سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی دووشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی بەرهەمهێنەرانی گەنەم لە کرماشان ناڕزایەتی خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشانە تاران و ڕەشت کۆبوونەوەی دادخوازانی شۆڕەشی ژینا لە شاری سنە دیداری دایە شەریفە لەگەڵ بنەماڵەی گیانبەخت کرد و حەمید مورادی برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری مەریوان ناڕزایەتی پەرستاران لە چەند شاری ئێران کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی سینا لە چابەهار و هێرشی پۆلیسی ئەڵمان بۆ سەرکۆبوونەوەی دژبەرانی ئیسرائیل کۆبوونەوەی بەرهەمهێنەرانی گەنەم لە کرماشان ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ بەرهەمهێنەرانی گەنم لە پارێزگای کرماشان لە ناڕزایەتی بەرنەزانی پارەی گەنمەکانیان لە بەردەم وەستانداری کۆبوونەوە بەپێ راپۆرتەکان پێشتر دەوڵەتی گەندەڵی کۆماری ئیسلامی بڕیاریدا بوو تا کۆتایی مانگی پوشبەر هەموو داخوازیەکانی جووتیاران پەرداخت بکات بەڵام نیوەی پارەکەی داوە و کەشاوەرزان لە ئاز ئەو بارودۆخە ناڕازین جوتیارانی کرماشانی بە کۆبوونەوە لە بەردەم وەستانداری خوازیاری پێزەنی داخوازیەکانیان بوون و ڕایان گەیاند پارەیان بۆ کڕینی کودی شیمیایی و بەکرێگرتنی ماشینی کەشاوەرزی تەرخان کردووە و ئەبێ قەرزەکانیان بدەنەوە ناڕزایەتی خانشینکراوانی تەمین اجتماعی لە کرماشان تاران و ڕەشت خانشینکراوانی تەمین اجتماعی لە شارەکانی کرماشان تاران و ڕەشت دژ بە دۆخی خراپی معیشەتی ناڕزایەتیان دەربڕی خانشینکراوان بە کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینیدا دروشمیان بەرز کردەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێ ڕێژەی هەڵاوسان پێدانی بیمەی تەکمیلی جابینکردنی دەرمانی بێبەرامبەر هاوسانسازی حەقدەست پەرداختی داخوازیەکانی مانگی خاکەلێوە و پێزانی مەزایای خانەنشینی بوون کۆبوونەوەی دادخوازانی شۆڕشی ژینا لە شاری سنە ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ کۆمەڵێک لە بنەماڵە دادخوازەکانی شۆڕشی ژینا لە کۆبوونەوەیەکدا ڕێزیان لە یادی گیانبەختکردووانی ژینگە گرت بە پێوە دیمەنانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دایکانی دادخواز وێنەی ڕۆڵەکانیان لە تەنیژ وێنەی حەمید مورادی گیانبەختکردووی ڕێبازی سەوزی پاراستنی ژینگەدانەوە و بۆ جارێکی دیکە پەیمانیان لە گەڵاواتی ڕۆڵەکانیان و هەموو گیانبەختکردووانی ژینگە نوێ کردووەتەوە دیداری دایە شەریفە لەگەڵ بنەماڵەی گیانبەختکردو حەمید مورادی ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ دایە شەریفە دایکی دادخوازی گیانبەختکردو ڕامین حسێن پەناهی بەشداری مەراسمی پرسە و سەرخۆشی حەمید مورادی گیانبەختکردووی ڕێبازی ژینگە بوو بە وتەی سەرچاوەکانی هەواڵ دایە شەریفە بەدانانی تاجەگوڵینە ڕێزی لە یادی کاک حەمید مورادی گرتووە و سەرخۆشی لە بنەماڵەی عەزیزی کردووە هەروەها ئەو دایکە دادخوازە سەردانی بنەماڵەی بریندارەکانی ئاگرکەوتنەوە لە ئاویەری کردووە و هیوای ساغبوونەوەی بۆیان خواستووە لەو دیدارەدا دایە شەریفە ڕایگەیاند ئێش و ئازاری ڕۆڵەکانیەوە ئێش و ئازاری ڕۆڵەکانی منە ئێمە هەمومان هاودەردین بەڵام قەت بێدەنگ نابین و مەشهەڵی دادخوازی قەت ناکوژێتەوە برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری مەریوان ڕۆژی چوارشەممە 1 گەلاوێژ کۆڵبەرێک بە ناوی حەکیم مەحموودی بە چەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری مەریوان بریندار بوو بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی چوارشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری مەریوان لەلایەن سەرکۆزگەرانی حکوومەتەوە بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەختە دراونەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێک بە ناوی حەکیم مەحموودی خەڵکی ئاوایی وەیسا سەر بە سەختی بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە کردنەوەی ناوەندێکی کەلتوری لەلایەن دوو هاوژینی خۆشزەوق لە کامێران دوو هاوژینی هۆنەرمەند و خۆشزەوقی خەڵکی ئاوایی تاینەی سەر بە شاری کامێران ناوەندێکی کەلتوریان بۆ کورزانی هەر چوارپارچەی کوردستان کردووەتەوە بە پێوە دیمەنانێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە دوو هاوژینی هۆنەرمەند ماڵێکی هۆنەریان
بۆ کورزانی هەر چوار پارچەی کوردستان کردووەتەوە. شادی غۆڵامی و سیروان کەشاوەرزی دوو کەسی هۆنەرمەند و هۆنەردۆستن لە سەرەتای هاوسەرگیریانەوە تاکو ئێستا کە ماوەی 7 ساڵ دەکات ماڵێکی تەواو جیاوازیان دروست کردووەکە کوڕان و کشانی گوندی تاینەی کامێران و تەواوی ئێران دەتوانن سەرزانی بکەن و فێری ژەنینی ئامێرە موسیقیەکان بن. گیانەدەستان و برینداربوونی 5 کرێکاری کەشاوەرزی لە باکووری کوردستان. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ بەهۆی وەرگەڕانی سرویسی گواستنەوەی کرێکارانی کەشاوەرزی لە باکووری کوردستان 2 کرێکار گیانیان لەدەستە و 3 کرێکاریش بریندار بوون. بەپێ راپۆرتی مێدیاکانی باکووری کوردستان سرویسی گواستنەوەی کرێکارانی مەزرای چایی لە جادەی گوندی یاڤوز لە شارستانی پازاری سەر بە ئۆستانی ڕیزە بە هۆکارێکی نادیار وەرگەڕاوە و بۆ هۆیەوە 2 کرێکاری ژنی تەمەن 54 و 57 ساڵ گیانیان لەدەستەوە و شۆفێری ئۆتۆمۆبیلەکە و 2 منداڵی تەمەن 12 و 14 ساڵ بە سەختی بریندار بوون. ناڕزایەتی پەرستاران لە چەند شاری ئێران. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ پەرستەرانی شاغەڵ لە نەخۆشخانەکانی سەبزوار، تاران، بەندەر عەباس و شیراز دژ بە نەزانی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی ناڕازیان دەوڵەتی سەرکوزگەری ئیسلامی لە ژیاتی چارەسەرکردنی کێشەی پەرستاران ڕێژەی حەقدەستەکانیانی کەم کردووەتەوە. هەندێک لە پەرستاران بە بڕی 4 ملیۆن و ژمارەیەکیان بە بڕی 8 ملیۆن تمەن حەقدەستیان کەم کراوە. پەرستەرانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، چوونە سەرەوەی تاڕەفەی پەرستاری، کەمکردنەوەی سەعاتی کار، دامەزراندنی هێزی کاری نوێ، پێدانی سەختی کار، نوێکردنەوەی گرێبەست و پەرزەختی ئیزافەکاری بوون. کۆبوونەوەی کرێکارانی پێترۆشیمی سینا لە چابەهار. کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی سینای چابەهار ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ دژ بە نەزانی حەقدەست کۆبوونەوە. بەپێ زانیاریەکان زیاتر لە 200 کرێکار لە پێترۆشیمی سینا کار دەکەن و لە سەرەتای ساڵی 1404ەوە تا بامڕۆ هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە. پێترۆشیمی سینا سەر بە کۆمپانیای نەگینی مۆکران لە چابەهارە و ئەو کۆمپانیا بەرپرسیارەتی چەندین شرکەتی دیکەی وەکو ڕاوێژکارانی سازە و شرکەتی فەرەساحلی لیان لە سۆدایە. خۆپێشاندانی خوازیارانی مەسکەنی ملی لە شاهڕوود. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ خوازیارانی مەسکەنی ملی شاهڕوود دژ بە ناڕوونی چارەنووسی خانووەکانیان خۆپێشاندانیان کرد. بە وتەی خۆپێشاندەران بەرپرسانی دەوڵەت بە بیانووی سازکردنی خانووی هەرزان لە ژێرناوی پرۆژەی مەسکەنی ملی پارێکی زۆریان لە خەڵک وەرگرتووە، بەڵام هێشتا خانووەکانیان ڕادەستی کڕیاران نەکردووە و خەڵک لە بەلا تەکلیفیدا ماونەتەوە. لە سێدارەزانی 5 بەندکراو لە چەند زیندانی ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی شیراز، تایباد و قزڵحەسار بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئیعدام کراون. بەپێ راپۆرتەکان 3 بەندکراو بە ناوەکانی بێهزاد غۆڵامزادە، لەتیف کارگەر و خۆدایار ئەحمەدخانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی شیراز و تایباد لە سێدارە دراون. هەروەها بەیانی یەکشەممە هاوکار لەگەڵ لە سێدارەدانی مهدی حەسەنی و بەهروز ئەحسانی ئستاملو 2 بەندکراوی سیاسی لە قزڵحەسار، 2 بەندکراوی تاوانە کۆمەڵایەتیەکانیش بە ناوەکانی سعید کاشانی و ناسر نەزەری تێهرانی بە تۆمەتی بازرگانی بە مادەی هۆشبەر ئیعدام کراون. هێرشی پۆلیسی ئەڵمان بۆ سەرکۆبوونەوەی دژبەرانی ئیسرائیل. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ لایەنگرانی فەلەستین و دژبەرانی دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لە شاری بەرلین خۆپێشاندانیان کرد، بەڵام پۆلیس هێرشی کردە سەریان و 57 کەسی دەست بەسەر کرد. بەپێ راپۆرتەکان خۆپێشاندەران دژ بە دەوڵەتی ڕاستگەڕای نێتانیاهو و دروشمیان بەرز کردوێتەوە، بەڵام پۆلیس هێرشی کردووەتە سەریان و تێکەڵشون ڕوویداوە. لە پێکدادانی نێوان ناڕازیان و هێزەکانی پۆلیسدا 17 مەئموور بریندار و 57 خۆپێشاندەر دەست بەسەر کراون.
ناڕازیان لە دروشمەکانیاندا خوازیاری کۆتایی هێنان بە شەڕ و گەماروی سەر کەرتی غەزە، هەروەها گەیاندنی یارمەتی مرۆیی بە خەڵکی لێقۆماوی ئەو باریکەیە بوون. ناڕزایەتی خەڵکی ئسکاتلەند دژ بە سەفەری ترامپ بۆ ئەو وڵاتە. ڕۆژی یەکشەممە 5 گەلاوێژ دۆناڵد ترامپ سەرۆکۆماری ئەمریکا بۆ سکاتلەند سەفەری کرد و هەزاران شارۆمەندی بەریتانیایی دژ بە ترامپ خۆپێشاندانیان کرد. بەپێی راپۆرتی مێدیاکانی بریتانیا، سەدان شارۆمەندی بریتانیایی لە نزیک زەمینی گۆڵفی دۆناڵد ترامپ لە شاری ئیندیۆبۆرگ کۆبوونەتەوە و بە وتنەوەی دروشم دژایەتی خۆیان لەگەڵ سیاسەتەکانی دەوڵەتی ئەمریکا و پاڵپشتیەکانی لە دەوڵەتی ئیسرائیل بۆ کۆمەڵکوشکردنی خەڵکی غەزە نیشان داوە. شایانی باسەکە هاوکار لەگەڵ ئەو کۆبوونەوە هەزاران شارۆمەندی بەریتانیایی لە چەند شاری دیکەی وڵاتە خۆپێشاندانیان کردووە. دووە هەواڵ دەستکردن بەسەر کەشتی هەڵگری لایەنگرانی فەلەستین لە دەریای مەدیتەرانە. ڕۆژی شەممە 4 گەلاوێژ ئەرتەشی ئیسرائیل دەستی بەسەر کەشتی حەنزەلە هەڵگری لایەنگرانی فەلەستینی گرت و هەموو سەرنشینەکانی دەست بەسەر کرد. کەشتی حەنزەلە 13 ژوئیەی ئەمساڵ لە بەندەری سیسیلی ئیتالیا بەرەو کەناراوەکانی غەزە بەڕێکەوت و ڕۆژی شەممە گەیشتە نزیک ئەو باریکەیە. نزیک بە 15 چالاکی مەدەنی بە کۆمەڵێک یارمەتی پزیشکی، خۆراک و جلوبەرگەوە بە مەبەستی شکاندنی گەماروی سەر غەزە ئەو سەفەرەیان دەست پێ کردووە، بەڵام ئەرتەشی ئیسرائیل دەستی بەسەر کەشتیەکەدا گرتووە و هەر 15 کەسەکەی دەست بەسەر کردووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.